ئەوە پاکردنی ناوێ ئەو هەنجیرە ئەوە تا لە پێش چاوتان وا دیارەوە پەنجەی پێدا دەخشێنم بریندارە بی ئاوە لەوەرەوەرە ڕۆی ئەی بووکی تازە و ئەی یاری تازە دێرم لە من خۆی لە ئەوەلی ناوم ساڵح بووە ئەمان لەبەر ڕەش و ئەوەی ناوێن لێ نایمە کاکەڕەش تقریبان ساڵی چەند دەوری 28 ساڵ 29 ساڵ من بخۆم لە ئەوەلەوە هەر پەروەردەی هەنجیرم کردیە هەتا ئێستا ئەمان هیچ هەنجیرێکم وەک ئەو هەنجیرە بە نەجاحەت نەدیتە ئەو هەنجیرە خارجیە هۆڵندیە یوسف ئەوەی سەرەی هین کرد ئەو هەنجیرە دوو قەڵەم لە هۆڵنداوە لۆمان هات یەکیان لە جێشی دێمی چاندمان بەدەست ئامانەدا یەکیانیژەوەتان لەو خوارەوە بێعەمدی خۆمانە ئەوە ئاوی تەنکی و دەشۆر بەبنی دەڕوا 12 مانگ ئەوە بوویە و ڕسکا و ئیتر بە ئینتاج بوو جوان بوو هاتین ئیتمامان پێدا قەڵەمان لەوە وەرگرت و چاندمان و هەتاوە چینێ ئێستا ساڵی وا هەیە زستانان لە مانجی دوو 20,000 30,000 بەس قەڵەم دەچینین لەو هەنجیرە لە 12 شەشەوە ما هەنجیر لەو هەنجیرە وا دەکەینەوە ئەگەر بێ و دووجێ نەدەیە بنی داری نەدەیە بنی ئەگە داری نەدەیە بنی ئەوها بەرەبتەوە سەرعەرد ئەوها ئەوەندە دەگری ئەوەندە دەگری هەمووی بەرەبتەوە سەرعەرد دەبی هەموو ئێواران ئاوی دەی لە هاویندا بەس گەرما داهات ئاوی دەوێ زبر و چیمیایی بکەیە بنی وشکەبی هیچ سەمادێک نابی بکەیە بنی هیچ دەرماناتەچی ناوێ شوشتنی ناوێ بەس تەنها گەرما داهات ڕۆح و ژیانی ئاوە وەک برنج ئەو هەنجیرە وەک چێری ئەلبانە هەنجیری خۆمانە وەک چێری ڕەشۆشی خۆمانە ئەو هەنجیرە زەلامەک هەچەندی هەنجیر خۆربی هەچەندی هەنجیر خۆربی 6 قل هەنجیری لەو هەنجیرە پێ ناخورێ بەلێو دەخورێ هاوهای دەستی پێدا بینە پەلکەکەی دادەماڕێ پەلکەکە لە ناوی تەرترە ئەوە پاکردنی ناوێ ئەو هەنجیرە ئەوە تا لە پێش چاوتان وا دیارەوە پەنجەی پێدا دەخشێنم بریندارە بی ئاوە لەو ڕوبەدەوە لەخوا بە زیادی زوو عایلە دێتە ناوی بە ناوی وەرە بی لێ دەکاتەوە ئەنجاوەی لە عالەم زیاد بوو ئەوە لەوانەیە زۆری لۆ دۆست و برادەر بیبین تێگەیشتی ساڵانە ئەگە زۆر زیاد بوو لەوانەیە 30 قەرەم 40 قەرەم 30 قەرەم و 40 قەرەم چی 20,000 قەرەم 30,000 قەرەم ئەمە ئەو لە قەدەبڕین دەیکەینە قەرەم و دەیچینین ئەویش لە بیدایەتی مانجی دوو ئەو قەرەمانە دەچینین و بەلایەی لۆن سەرپۆشیەکەین هەتا دنیا گەرم دادێ ئەوانەی چەند وڵاتانت کردینە مام کاکەڕە ئەو قەرەمە دوو جار لە ئەمریکا هاتینە دووی چوویتە ئەمریکا جارێکیان ئەوە تەلەڤیزیۆنی سوید هاتەیران مقابلەیان لەگە کردیمە چوویتە سوید چوویتە بەریتانیا چوویتە عیمارات چوویتە ئێران ئەوە داشی هەر هەمویانە یەکیان فەوتا ئەوە نەفەوتا چونکی ئەو هاوین و زستان ئەو ئاوە هی تەنکی و دەشۆرە ببنی دادێ لەسەر ئەو خانیەوە هەنجیری لێ دەکەنەوە ئەگەر لێی گەڕێن 4 بەشنیش لەسەر ئەو خانیە بەسەرەکەوی 4 بەشنیش بەسەرەکەوی ئەنجا لەسەرەوە لەقی لێ دەکەینەوە ئەو سترە هەنجیرە ئەگەر لێی گەڕێ ماوەک لە ناو سەلاجەک لە ناو جەمیدەک لە جێیەک داینێ ئەو هەنجیرە ئەوەی نەشگەیبی دەگا و دەتاوێتەوە دەتاوێتەوە بنی عینەن دەبتە مەڕەبات دەبتە ئەو هەنجیرە ئەوەی ئەوها تەواویش نەگەیبی ئەگەر لێ گەڕێی لە ناو سەلاجەک لە جێیەک داینێ هەمووی دەگا وردە دەچلژێتەوە ئاوەکەی دەستە بنی ئەو مەحەلە بە کەوچک ئاوەکەی دەرینێو بخۆوە عینە دەبتە مڕەبا بەبێ کوڕاندن تێدەگەی ئەو هایە هەنجیری خۆمانە ئەو نوعەتەڕاییەی نییە ئەو بزێتەوە ئەو ئاوە بستە بنی هاچی ئەوەیە بەخۆی دەتاوێتەوە ئەوە دەتەڕە دەتاوێتەوە چونکی ئەوە دەتەڕە لۆ خۆی ئەو های لێدی ئەو های لێدی ئەو ئاوە هەساب ئاوە هی خۆمان ئەو های لێکەی
وەک ئیسفەنج دەقۆپێت تپی تەڕایی لێ پێیان نابی ناتوڵقێتەوە ئەوە هەمووجارێ دەرێوە کەنجی دەتوڵقێتەوە ئەوە خۆی دەتوڵقێتەوە وەک تەماتە ئاوی لێ دێ هاچیکی خۆمانەوە نییە. دەستت خۆش بی خوایە لەگەڵ نیعمەتە جوانەی لەگە دەستت دێ.